یارانە ئاخێز و کوردەوار سەربەخۆ وەختتان بەخێر. شاید ئێمە لە ڕووبەری تەحلیلی مەسائل پێشڕوو و ئێستایی کەواینتەیە تۆزێک نافعالانەتر لە فەیسبووکە بەرخۆردمان کرد. ئەما تا ئەوەی کە بۆمان توانیوێت و بۆمان ممکن بوو بێت محاولەمان کردگە کە لە کڵاب هاوسە بە بەشداریدانە یارانێکی تر کە لە کڵاب هاوسە حوزوریان هەست هاوکاتە لەگەڵە تەحلیل و تەفسیرکردن و مبارزەکردن کادرگەل و ڕەجولگەلێکی سیاسی دروست بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوو بە ئێوە مەترەحەکرێ و باسەکرێ و ئەدرێتە بەر نەزەرتان مەسائلێکە کە لە هەنگاوەکانە پێشەڕووی ئێوە بە کەڵکتان دێ. ئێمە چاوێک ئەخشێنین بە وەزعیەتە کولیە خۆمان، بە ڕووداوەکانە کۆرپۆرەیتە ئێرانی و دەستگاهە ئینتەرپرایزیە دەوڵەتە یەهودی مەسیحیە ئێرانی، ڕووداوەکانە عێراق، حکوومەتە ئیقلیمە کوردستان یا هەرێمە کوردستان و بازیگە لە قودرەتێک کە بە تایبەتی لە زۆنە سەوزە ئەکرێت. بۆیە ئەمانە دێنە دەمە یەکتری و تابزانین یارانە ئاخێز ئێشی چۆن هەنگاو هەڵبگرن و چۆن ئەمەڵ بکەن. سەرەتا ئینسان کە تووشی مشکلەیەک ئەبێت ئاسانترین و ڕاحەتترین ڕێگە حەلێک کە بۆی مەترەح ئەبێت ئەوە سەکە بگەڕێ بە شوێنە ئەوەی کە بزانێت شتێکی تر دەردێکی تر وها بووگە لە کۆنا و ئەوانەی کۆن چۆن لەگەڵ یان ڕوبەڕوو بووبنەوە. بۆیە ئێمە ئەگەینە مەقتەعەیە کە ئێمەیە کورد ئاگادار ئەوینەوە کە بێدەسەڵات کریاگین، بێوڵات کریاگین، بێشناس کریاگین و بێتاریخ کریاگین. ئەگەڕێن بە شوێنە ئەوەی کە بزانین شتێکە بە ئێمە ئێژنی دروستە و ئێمە ئێشێ هەمان ڕێگە بگرینە بەر یا ئێشێ ڕێگەیەک بگرینە بەر تایبەت. بزانن ئەگەر بێن و ئیتالیای دەورانە ماکیاوەلی و بەرچاوگرن بریتیە لە کۆمەڵێ میرنشینە کە لە ژێرە ناوە ئیتالیایە کە مەوجود نییە پێناساکرێ. تەمامە کارە ماکیاوەلی ئەمەسە کە ئەم میرنشینانە بکا بە یەکێ و فۆرموڵێک کە ئیرائەی ئەدات و ئەیخاتە پێشچاو نەخەڵکە بەڵکو شاریار و میرێکە کە هەم سیاسەتی هەز، هەم کیاسەتی هەز، هەم دلێری هەز، هەم بێباکی هەز، هەم بەختی وا لەگەڵە و ئەو ئەتوانێت ئەم خەڵکە بەکاربێنێت لە ڕاستای یەکگرتنەوەی ئیتالیا. پس لەگرا ڕوبەڕووبوونەوەی ماکیاوەلی لە خەڵک و خەڵکی بێناو و بێتعەیون نەبوو، بەڵکو ڕوبەڕوو بووە لەگەڵ یەک تاکە کەس. ئەو تاکە کەسەی کە ئەتوانێت چارەنووسە مردمێک بگۆڕێت و بعدەنیش لە جەریاناتە دەوڵەت ملەت سازیە ئێمە دیمان هەر کام لەمانە بوون بە نەمادێک تاکە کەسێک وەکو ئیمیلیانۆ زاپاتا، وەکو گاریباڵدی کە توانیان تەغییرات دروستکەن و توانیان کارە گەورە بکەن کە کۆپیگە لە ئەمانە دروست بوو. بێمە سەرە ڕووداوگەلێک کە چاوەڕوان ئەکریا ئێمە لەسەری قسە بکەین. ئێمە مەبسوود لەسەر ئەمانە قسەمان کردگە لە کڵاب هاوس و هەر کە گەرەکیسی ئەتوانێ بڕوات لە کاناڵە تەلەگرامیەکانە نەزراتە ئێمە بشنەوێ بە تایبەتی بەرامبەر بە ئەم خەبەرە ئاخرەی تەئسیسە حیزبە ئێرانە نەوین لەلایەنە جەریانە فەرەشگەردی. تەحلیلێکی دەمەدەسی کریاگە بۆ خاتر ئەوانەی کە گەرەکیان بێواردە ئەم وەزعیەتە بوون. ئەمە ڕووداوێک کە تۆزێک ڕوبەڕووبوونەوەیەکی تیابوو گرتنە ساڵیادە مەرگی قاسم سولەیمانی فەرماندەیە سەپاح قودس بوو کە لەوێ کەسانی قسەیان کرد وەکو نوێنەرە ئیسلامیەکان و یەکگرتوو وەکو حەمەی حاجی مەحموود. حەمەی حاجی مەحموود سکرتێرە سۆسیالیستە و تەبیعەتەن ئەوانەی کە کار بەدەستن و خۆیان لە حکوومەتە هەرێمە ئەوێنۆ بە بەیاننامەیەک بەشداریان کرد وەکو ساختار، بەڵام وەکو کەسایەتی حیزبی تیا بەشدار نەبوون. لەوێ نوکتەیەکی مهم کە مەترەح کریا و ئێشەیەوە بەرباس بدرێ
من بە یاران ئێژم خۆتان دوور بگرن لەم فەزایە جاش و باشە. ئەوەی وا جمێن ئەدا بە حەمەی حاجی مەحموو نەڕاست ئەکا نەبوونیادی هەست و لە هەر کوێیەکە بۆی بقۆمێت هەمان کار ئەکا کە حەمەی حاجی مەحموو کردگێسی. ئەمە هیچ بنیادێکی نییە. وەسە ئەوانەی کۆمەڵە و دموکرات تابینە قاقاوانتە کە جمهوری ئیسلامیە، بەڵام بۆ بازیکردن ئەندامەکانیشیان هەڵوێستێک وا ئەگرن. نکتەیە کە حازە ئەهەمیەتە حەمەی حاجی مەحموو بە عنوانە مێژوویەک لە تاریخە مبارزاتیە کوردبازیە حیزببازی هەڵ ئەگەڕێتەوە ئێژێت کە خەڵکە کورد مەدیونە ئێرانە. ئەوانەی لای ئێمە کە ڕۆنە ئەو دێ و نایژن ئەڕۆن بۆ ئێران، ئێژن ئەڕۆینە ئەو دێ و ئێمە مەدیونیانین. هەر لە هەڵەبجەوە مەدیونیانین، لە ئەیلولەوە تا هەڵەبجە تا 91. ئەم قسە کە کاکە حەمەی حاجی مەحموو ئەیکا ئەبێ بە مڵک لەسەرە کورد، بە تایبەتی کوردی وە قەومی کریاگە وە زوانی کریاگە ئتنیکیە خڕۆ کریاگ لەم بەشەی کوردستانە. جواب ئەسڵی ئەمە نییە کە حەمەی حاجی مەحمووی داد ئەبێ یەخە بە حەمەی حاجی مەحموو بگیرێت و لە ژێرە ناوە مێژووی زارەکی بەر بەم ئینسانە بگیرێت و مساحبەی تەکا بکرێت و وردکاریە ئەم ئیدعاکەی کار ڕووی بکە. قەرزارکردنە مردمە کورد کە ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکە هەرێمە کوردستان بێ ئەوەی کە هیچ اتفاقی کەوتویە بە هێزە خۆیان بە خوێنە خۆیان بە مەچەکە خۆیان گشتیان ئەبن بە سەربازە دەوڵەتە ئێرانی، ئەمە خەسارێکی گەورەی دوژمنانەست کە لە پەیکەرە کوردە قەومی ئتنیکی ئەدرێ. قەرزارکردن و وجدان معەزەبکردن لە کورد ئەویش لەلایەنە حەمەی حاجی مەحموو تاوانێکی گەورەست. تۆ ئەبێ واقعیەتە تاریخی بێژیت، تۆ ئەگەر تۆزێ ئەقڵە سیاسیت بوێت و ئەگەر تێ بفکریت نکتەی حاز ئەهەمیەت ئەمەسە ساپۆرتە دەستگاگە لە ئەمنیەتیە ئێران بۆ دروستکردن تاقمە مسلحە کورد، نە لەبەر چاوگەشیە کورد، نەک لەبەر ڕزگارکردنە کورد، بەڵکو وەکو کارتە فشار کورد بەکار هاوردن. تۆ وەختێژی کارتە فشار فرشتەیە شاری تۆ ئاوارەیی، برسێتی، دەربەدەری، کوژیان، قڕکردیانە کورد کە ئەیدا وەکو کارتە فشار فرامۆشەکەی. دەوڵەتە ئێرانی مانەوەی تا ئەم دقیقە و بەهێزبوونەوەی تا ئەم دقیقە تا بینە قاقا قەرزار کوردە قەومی ئتنیکیە. هەر لە ڕوبەڕووبوونەوەکانی لەگەڵ عەبدولقاسم کەریمە، عەبدولکەریم قاسمە تا عەبدولسەلام عارفە، ئەمە ئەبزارە کوردە قەومی ئتنیکیە بە پوڵێکی کەم ئەو پوڵەی وا بەشە 4 موشەکیە کرد، ئەو پوڵەی وا بەشە 5 تانک بوو، 10 ملیۆن دۆلار، 15 ملیۆن دۆلار، وا پوڵە هەواپەیمایەکی تۆمکەت نەبوو کە بە یەک ساروخەکەوێتە خوارەوە. دەوڵەتە عێراقی خەسیا زەعیف کریا و لە کێشەی ئەرزیا پاشەکشەی کردەوە بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی. ئەوە بە هیمەتی کێ کریا؟ بە هیمەتی هێزی پرۆکسی کوردی قەومی ئتنیکی کریا. ئەو فتح و فتوحاتەی کە کوردە قەومی ئتنیکی کردی بۆ دەوڵەتە ئێرانی هیچ هێزێکی تر نەیکردگە و نایکات. نەگەڵ دەڵپنەکانە لوبنان بەناوە حیزب الله لوبنان، نە فاتمیونە ئەفغان، نە شیعەکانە سەپاهە بەدر واحیشیان لەدەست نەهات لە بەرامبەر ڕژیمە سەدامە و لە تەمامە بەرەکانە جەبهەی جنوبا دۆڕیان. پس کاک حەمەی حاجی مەحموو دەوڵەتە ئێرانی مانەوەی پەلوەچ سندنی چ لە کێشەی ئەرزیا چ لە دەستگرتنە بەسەر سامان و دەسەڵات و گەورەیی وڵاتان ترا بە کوردە قەومی ئتنیکی کریاگە. کوردە قەومی ئتنیکی بۆ گشتی ئەگەر بووێتۆ سەرەتان بۆ دەوڵەتە ئێرانی بووگەسە هۆی گەشانەوە. کورد نەک قەرزارە دەوڵەتە ئێرانی نییە، بەڵکو دەوڵەتە ئێرانی تا بینە قاقا قەرزارە مردمە کوردە قەومی ئتنیکیە. دەوڵەتە ئێرانی ئەگەر کوردێک نەبێت
دەبێ کوردی دروست کات کاک حەمەی حاجی مەحموو ئەزانی بۆ خاترەوەی ناسیۆنالیزمە شعوبیەیە شیعەیە ئێرانی لەگەڵ پان عەرەبیزمە پان تورانیزمە و پان ئیسلامیزمە لە تەزادە و ئەگەر کوردە قەومی ئیتنیکی نەبوایە حەپەلوش درابوون و دڕابوون تا ئێستا. و ئەمە نوکتەیەکی تر کەسانێک وەکو حەمەی حاجی مەحموو یا ئەوانەی کە لە ئیقلیمە کوردستانە ئێوە ئەیان بینن یا ئەوانەی بەناوە ڕەهبەرانە ئەحزاب تحت ناوە ڕەهبەرانە کورد پێناسە ئەکرێن و بەخوردە ئێوە ئەدرێن کۆمەڵێ ئینسانە قەبارە بچووکن و لە ناو سنەتێکا نەهاتکنە سەدەرۆ لە ناو جەریانێکا نەهاتکنە سەدەرۆ کە گەورەی فێر کریاون یان لە زۆڵێتی گۆشەی خانەقاوە هاتکنە سەدەرۆ یان لە نزمترین پێگەی کۆمەڵایەتی و بێ ئەخڵترین پێگەی کۆمەڵایەتی بە کەرەستەوە گەورە کریاگن. ئەگەر تۆ مێژووی جەعل و چیرۆکە جەعلە ئەم وڵاتانە قبوڵکەی حداقل ئەزانی ئەو کەسەی توانی دنیا بگرێ ئەسکەندەرە مەقدونی شاگردە ئەرەستوو بوو ئەرەستوو تەعلیمی دابوو. ئەو کەسانەی کە لەم مێژووە جەعلە چارەنووسێکی چیرۆکاویە لە منداڵیەوە کەسێ ئەندۆزێتەوە و تەعلیمیانەدا لە شمشێر وەشاندن تا سیاسەتکردن تا هەڵگرتن ئەخلاق ڕەهبەرانە لەکوێ بتوانێت وەکو ڕەهبەر مردمێک هەڵسوکەوت کات. ڕەهبەربوون بە ماسوولکەیزل نییە، بە هەبوونی شخصیەتێکی بتە و خوێندنەوەیەکی ئێستایی دروست و داڕشتنە داهاتوویەکی دروستە بتوانی بڕیار لەسەر قەتعیەت بدەی. ئەو قسانەی حەمەی حاجی مەحموو ئەیکات دا لەبەر ئەمەسە ئینسانێکی بچووکی قەوارە بچووک لە جێگەیەکا دانریاگە کە جێگەی ئەو نییە گیانیش بکەیتە گیان ئەمسالە حەمەی حاجی مەحموو، عەبدوڵڵاه ئۆجالان، قازی محەممەد، مەسعودە بارزانی گەورە نابێت چون تعلیم نەدریاگە، چون گەورانە تعلیم نەدریاگە بە عنوانە کوردێکی بچوو کریاگی هاڕیاگی برسی بەرخوردی دەکا کریاگە. تۆ ساختارێکی ئیجتماعی نەماگە ئینسانە گەورەی تیا پەروەردە بکەی بۆیە بچووک ئەدەیتە دەرەوە کابرا لە حەد بەڕێوە بردنە کۆمپانیەکی چکۆلە، دوکانێکی بازرگانی، نووسینگەیەک لەوانەیە دەسی بڕوە، بەڵام لە ئاستە سیاسەتە ناوچەیە کڕۆڵە و بێدەسەڵاتە. مادیترین هێزی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کوردی و قەومی کریاگی ئیتنیکە. ئێمە نە شێرین، نە پاڵەوانین، نە قەپەکەینە سەر فەڵەکە، بەڵام لە هیچ کەسێکی تریش لەم دنیا کەمتر نییە. و بگرە مادیترین هێزین کە ئەتوانێ عنسرە گۆڕانگە لە گەورە لە ناوە ناوچەکە بێت. داستانە ئەمسالە حەمەی حاجی مەحموو داستان چیرۆکە مردمێکە وا بێسەر کریاگە لە جێی شابازان کۆرکۆرەوازان. ئەوەی کە لە سەرزەمینە ئێمە اتفاق کەوتگە کوتانە سەر و بێسەرکردنە مردمە کوردەوە قەومی کریا بووگە و سەرسازیە درۆ بووگە بۆ کورد. بۆیە ئەوەی لەوانە تێتە دەرەوە ئەقڵیەتێکی سەقەت بچووک سەخیفە کە شکۆی تیا نابینی و ئەوەی لە مردمەکە بۆ دروستەکەن مردمێکی دەستەمۆی استعمار پەزیری استثمار پەزیری استثمار قبول کەدا کە بۆی مهم نییە کە کێ بەسەریۆ دانیشێ مادام کە ئەو لە پێگە بچووکەکەی خۆیە بەقا ئەخۆی بتوانێ بواتە ڕێوە.
نصيحتێکی لاهورە شێخ جەنگیم کرد وەخت خۆی وا ئیدعای کرد کۆرۆنای گرکە و هاوسەرۆکە یەکێتی بوو ئەو وەختە بەلکاندنە بە فیلمەکەی ئەسپەکەی تورین ئەوەی من و بە لاهور وتم چەند مانگی پێ نەچوو هاتە دی ئەوەی ئێوە لە هەرێمە کوردستان ئەیوێنن لە ڕووبەری گشتیوە دەوڵەتە ئێرانی خەریکی گۆڕانی دەمامەکی خۆی سی و ئێمە شکستمان پێ هاوردگە چون دەوڵەتی ئێرانی بۆ گۆڕینی دەمامەکی خۆی پێویستی هەست بەوەی کە ئەم جارە لە مێژووە بێت بزان ئەمەی کە دەوڵەتە ئێرانی شاخەگە لە جۆرا و جۆری هەست دەفعێ لەسەر تەشەیوع ئەوێسێ دەفعێ عیدێ بەناو سەلتەنە تەڵەب پەیا ئەون ئێژن ئێمە نەمادێکی ملی و هەیکەلێکی ملیمان گەرەکە کە هەموو ئێران بە یەکەوە گرێبە نیشان ئەدا کە ئێرانی بوون قەیرانێکی گەورەس ئێرانی بوون و دی نەهاتکە نەچەسپیاگە نەسەلمیاگە و تەبیینە نەزەریە جەدید نەکریاگە ئەمانە سوارە کۆمەڵی کەرەستە و ئیمکانات و دەستگای سەرکوت و دەستگای کۆنتڕۆڵ و ئینزەبات بوون و کۆمەڵی خەڵکیان گەرەک بووگە بەژێر ناوە ئێرانی دروستکەن کە نەیانتوانیگە ئەرزە واقع شتێکی تری دروست کردە ئەمانە جارە سێوەم گەرەکیانە ئەم دەفعە شێوەیەک لە دەوڵەت بانە دەرەوە بە ناوە دەوڵەتە ملیە ئێران بۆ ئەمە کۆمەڵی نەمایشیان گەرەکە بەشداریکردنە ئەکسەریەتە ئاحادە مردمی ئێرانیان گەرەکە چە بە شێوەیە ئینقلاب چه بە شێوەیە گوزار و گەورەبوونە مردمە ئێران و تێگەیشتووی مردمە ئێران چه بە شێوەی سەرسازیکردن لەسەر ئەلەکیە بێ مستەوایە تحت ناوە سلبریتی چه وەرزشی چه سینەمایی چه لە بەدنامیە سلبریتی سازی و سەرسازیەکەن هاوکاتە لەگەڵ ئەمە عێراق شێویاگە بەدەست ئیاڵەتە متحدەیە ئامریکا لەو پەڕی کوڵان و جۆش و خۆشایە تەوازن و قوا لە عێراقا گۆڕیاگە گەرچە ئێوە لە ڕووکەشە شتێکی تر ئەبینن بەڵام تەوازنە هێز لە عێراقا گۆڕیاگە حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە ئەوانەی وا لە 91 تا 2003 هاوردیان و لە 2003 عێراق تازەیان دروست کرد لەسەر ئەساسی فەساد خۆیشیان ئەیانزانی ئەمە وا ناچێتە بەرەوە و ڕۆژێ پەیا ئەوێت لە ژێرە سەروەریە عێراق لە ژێرە یەکپارچەیی خاکە عێراق لە ژێرە ناسیۆنالیزمە عێراقی لە ژێرە ناوە عروبە لە ژێرە ناوە هەڵستانە لە بەرامبەرە فەسادە کەسێک پەیدا ئەبێت و زۆر خۆی بەسەر عێراق ئاسەپێنێت بۆ خاتری ئەوەی کە لەمە تێبگەین ئەو قەیرانەکان لە ناوە یەکێتیە نیشتمانی کوردستان بزان خود یەکێتی تووشی قەیران نییە شەڕە دەسەڵاتە لە ناوە یەکێتیە و ئەم شەڕە دەسەڵاتە لە ناوە یەکێتیە ئەڕۆن بەرەو نابودکردنە کوڕەکانە ئاغای جەلال تاڵەبانی ئەمەی کە لەگرا باسم کرد سەبەبی زۆرە یەک ئەوەی کە ئەم ئەحزابە کاتی خۆی ادعایان کرد کە بە مەشروعیەتە شۆڕشگەڕی وەسڵ بووگن بە ڕاپەڕینە مردم و ڕاپەڕینە مردم بەرامبەر بە حکوومەتە عێراق مەشروعیەتە ئینقلابی بەمانە ئەدا تا کیانێکی نیمچە کیانێکی کوردی دروستکەن یعنی ئەمانە ئیمتدادە حرەکەتە ئینقلابین زاهران کە بەسەرکەوتن ئەگەن و دانانە ساختارەگەن ئەمانە نەیانتوانی ساختاردا بنێن بۆ لەبەر ئەوەی کە ئەو ئیدعاکە کردیان هۆنینەوەی تیانە بوو خوێندنەوەی تیانە بوو بۆیە بە کۆمەڵێ تاکتیگەلە عەشایری محاولەیان کرد کە ڕایگرن مثالتان بۆ لێدە مەسەڵەن ئەڵێن جەلال تاڵەبانی سیاسەتمەدارێکی گەورە بوو گەورەبوونی جەلال تاڵەبانی لە سیاسەتمەدار بوونە ئەمە نەبوو کە ئیدەی گەورەی واپێ جەلالە تاڵەبانی ئەیزانی لەکوێ ئەوەی مخالەفەتی ئەکات بە ئیمکاناتی وا لە بەردەسیا متەمایلی بکا بەرەو خۆی
تهدیدەکان و ترسەکان چین هەر لەیستە و بتوانێت ڕوبەڕوویان بوێتەوە یا تەتمیعیان کات یا لە بینیان بوات. مثال تەمامە ئەمانە ئێژن بێجگە لە جەلالە تاڵەبانی کە ڕئیس جمهور عێراق بوو سەرۆ کۆمار بوو ما بەقی هیچ قدرەتێکیان نییە چون مەقامێکی فەرمایشیە. بەڵام کەسایەتی مام جەلال ئەو کارێ کرد. کەسایەتی مام جەلال وەختێ بە سەرۆکایەتی عێراق هەڵبژێریە طبق معلوماتێک من هەسم لە ئەوڵین حرەکەتێکا کە کردی 280 سەیارەی دەرع و ماشین زدە گولولەی و تەمامە سەرۆک عەشیرەکانە عێراقدا. یعنی بەم کارەی کە کردی تەمام ئەوانەی کە کەسی حسابی بۆیانی نەیەکرد لەو سەروبەندە پێگە پێدا بە ئەهەمیەتی زانین و دەرنەتیجە پێگەی خۆی بتەو کردو لە جێگەیە سەرۆکۆماری. ئەمانەی وایستە نیشتگنە جێگەی جەلال تاڵەبانی ئەو تەجروبەی جەلالە تاڵەبانیانە نییە ڕۆژێ لە سووریە بە شوێنە گرتنە پوڵ و ئیمکانات لە ئستخباراتە سووری هەر قسەیەک لە دەوڵەتە سووریە و هەر دەستوورێ لە دەوڵەتە سووریە تەحمولکار یا تەکە سەربازە گەڕۆڵەیە پاسدارە گەڕۆڵەیەکی قەرارگای ڕەمەزانە دانیشێت 2000 تەوهینی پێ بکرێت تا بتوانێت ملیۆنێ تمەن 2 ملیۆن تمەن 200 قەبزە کەڵاشینکۆف لیان بسێنێت. جەلالە تاڵەبانی بەم مەسیرە چووگە. ئەمە کوڕەکانی بەم مەسیرە نەچووگن. کوڕەکانی جەلالە تاڵەبانی لە ئوروپا گەورە بووگن، لە ناوە ئاوارەیە گەورە بووگن، دۆس و ڕەفیق و هاوپۆلیان نییە، خزم و کەس و کاری تێکەڵاویان نییە بەهۆی ئەوەی کە دەبوایە لە خەڵکی دووروایەنە. لە جێگەیەکی ترا گەورە بووگن، کەس ناناسن، فەرهەنگ عمومیە مردمیش نازانن. دەرنەتیجە پێگەی کۆمەڵایەتی پێگەی ئیجتیماعیان نییە، نەک وەکو ڕەهبەرێکی سیاسی، وەکو کەسایەتیەکی کۆمەڵایەتی نیسیان. چه بڕەسێ بە ڕەهبەر سیاسی؟ چون لە ئیقلیمە کوردستانە باویان کردبوو ئێمە دائیمەن پشتمان ها بەخوایەک و خوایە ئاگای لێمانە و بەرامبەر بە خەڵکی بێمنەت هەڵس و کەوتیانە کرد، ئیستە گشتیان هەم پشتیان بە ئێرانە، هەم پشتیان بە ئینگلیسە، هەم پشتیان بە ئامریکاس. بەڵام لەگرا شەڕ قودرەتیش هەست، شەڕ دەسەڵاتیش هەست. کەسانێک تا دوێ کە حیچێ نەبوون لە پڕێکا بوون و کوڕێک بەهۆی دانانە عێراق جەدید ئەمسالە فاروق مەلا و حاکم قادر و فەریدون عەبدولقادر و کومپانی گەلێ ڕێز و درشتێک ئێوە ئەیناسن تا ئەو کەسانەی کە ئینحساراتە و ورود واردکردن کالاگە لە جۆرا و جۆریان لە چین وا لەدەسا لە هەولێرەوە تا بەغداد، لە هەولێرەوە تا تاران، کە مستەقیمەن لەگەڵ شەبەکەی سپاهە پاسدارانە یەکێتی نیشتمانیە و پارتی دموکراتە کوردستانە عێراقا پەکەکە دەستیان وا لەناوە یەک کاسە. یعنی تەوزیعکردنە شەبەکەی بازرگانی و دەست ئەپیق بینە قاقادانیان. تۆ ڕوبەرێکی ئەوێنی، ئەمما ڕوبەری تەوزیع بازرگانی هەر لە مەشروب و تا کەرەسەگەلە جنسی تا ئەو کەرەسەگەلەی کە تێت وەکو چایی و وەکو کولەر و وەکو لەوازمە ئەلێکتریکی و تەلەڤیزیۆن و ئەوانەی کە بە سنوورەکانە حاجی عومران و سەیرانبەن و پێنجوێن و ئەوەی خوارۆ لای کەلار تێئەپەڕێ پەروێزخان. لەگرا اتفاقی کەوتگە، اتفاق گەورەیە کەوتگە، دان چیرۆکردن بە نەمایشە هێزە سەربازی لە حرێمە کوردستانە فقط شێوەیەکی نەمایشی تەئاتریە. هیچ کام لەوانەی وانە ناوە هەرێمە کوردستانە نە کەسایەتی سیاسین و نە ڕەهبەرە سیاسین و نە قودرەتیان هەست بەسەر وەزعەکە زاڵ بن و دەرنەتیجە اتفاقێک کە ئەکەوێ بەرەو شەڕێکی لە یەکدانی جدی ئەڕوات کە لەم وەسەتە ماڵە مردمە کورد وێرا دەبێت. مردمە کوردێک کە خۆی دەخاڵت لە چارەنووسە خۆی ناکە، خۆی چارەنووسە خۆی بۆ مهم نییە داگێسێت دەسە قەزا و قەدەر لە بوغزە یەزید و حەزی بە حوسەینە. ئەم کولیاتەی کە من وتم و لە کڵاب هاوسا بە وردی تێمەسەری
سببی ئەوەسە کە یاران ئاخێز دەبێت بۆ مەراحلە بەعدی خۆیان ئامادەکەن. ئێمە نە تەماشاچیە داستانەکەین، نە لە پڕێکا کەسێ سوور برایزمانەکە. ئەگەر ئێمە کۆمەڵانە زۆر و بۆرە خەڵکمانتەکانیە، بەڵام خەڵکین و بەشێ لە خەڵکین کە کول لە خەڵک بازنەمایی ئەکەین و دەری ئەخەین و ئەیمێنین. لە نەتیجە حرەکەت ئێمە حرەکەتە مابەقی خەڵکیشی وا لە شوێنە. هەموو بەشێکی ئەم کوردەواریە بە ئێمە ڕەبتی هەست. دەرنەتیجە ئێمە نایڵین دەست بە سیاگ و دەماقپەڕی و بنواڕین بە قەزایە و ئەم شەڕە تەماشاکەین. ئێمە نایڵین. ڕۆژ لە دوای ڕۆژ مردمە ئێمە بەرەو فەساد، نابودی، بێدەسەڵاتی بڕوات و لەم فەساد و نابودی و بێدەسەڵاتیە بە چاوە هەر دوژمنێک و بە هەر دوژمنێک وەکو فریاد ڕست بنواڕێ. ئێمە ناڵنە متفاق بکەین و نایڵین کەسێکیش لە ژێرە معاملات چەپەڵە مافیایی وە قودرەتە مافیایی ئیرادەی خۆی بەسەر ئێمە بسەپێنێ، نە 91 نە 2003. بۆیە یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەبێ ئامادە بن لەم وەزعیەتەی کە من بۆتانم خوێندەوە و بە کولی باسم کرد. هەر ئەوەنەی کە گۆڕانکاریەکان لە ناوە دڵە یەکێتیە نیشتمانیا بەرەو پێش ئەچێ دەخاڵەتە پارتە دموکراتە کوردستانە عێراق کە خۆی وەزعیەتی لە یەکێتی خراپترە، بەڵام باسی ناکات، داستانێکی تری هەست. لذا هەروەکو چۆن پێشووتر ئیعلامە دروستکردنە ئەرتەشە کوردانتان کردبوو، دەبێ بەردەوام لەسەر ئەمە بوێسن کە لە ئەنجامە هەر ئەگەرێکە کە لە پێکدادانە ئەم داستانە پێکتێت، ئێوە ئیشێ بتوانن خەڵک و کەسایەتیهای خۆشناو، کەسایەتیهای کوردە قارەمانێکە کەوتگنە سەناوە ئەم بازیە و کلاپس ئەکرێن هەم داڵدەیان بدەن هەم بیان پارێزن. بەهۆی تاریکبوونی هەواوە من ئەم دیبێتە ڕاگرم. سەبەب ئەوەیشی بە پەلەپەل هەر بەسەر مەسائلەکە چووم هەرم تاریک بوو نەبوو، بەڵام بەداخەوە تاریکی دامانی گرت. لایەوە خۆش.